كومل منكرات كذكر لا رياض مثلا استاتو كابرا او عند الاخوان ترس بيت كره حاشا او عند بعقل بيت خمي قيامتي خوت النبي بيقسل سر نيتي زاناني قوري اسلام كي امانه بو خاطري بلو منصبكيان وبو دنيا لدزنچيت بيدنگ لسر منكر هيچون زانيت بو اويا جاري آية بيدنگ لمنكر يا إنكاريان لمنكر كردو تو لجوي قادا خوتوي أقاد لينيا دواميان قريمان إنكاريان لمنكر نكرد أما ديبزان عذريان هي نيانا كعذريان هبو تاوانبارين كعذريان هبو تاوانبارن بلام آية بوت هي بي قسل سر نيتكي بكيت بڵێ ما بۆ خاتری دنیا و بۆ خاتری منصب و بۆ خاتری پارەی لەدەست نەچێ و ئێخرەمە قسەی زۆر گەورەیە زۆر والله ئینسانی عاقڵم قسەی ناکە کەسێک عەقڵی هەبێت و تێگەیشتنی لە دین هەبێ ناچێ قسە لەسەر نیەتی خەڵک کات کە بزانی ئینکاری لە منکەر ناکرێ بڵێ ئینکاری نەکردن لە منکەر غەڵەتە کەم تەرخەمیە باش لەسەر سەرمان ئەم قسەیە جوانە قبوڵ ئەمما بڵێ نەیکردووە کە ناشزانی نەیکردووە بەڵکو عەکسەوە کردوویەتی و بۆیەش نەیکردووە ئێستا تۆ دوو جار تاوانباری جارێکیان کە شتێکت دایە پاڵ کە ئەو عەکسەکەیەتی کە وتت ئینکاری لە منکەر ناکە کە کردوویەتی دووەمیان تاوانی دووەمیشت ئەوەیە کە قسە لەسەر نیەتەکەشی دەکەی نیەتەکەشت بە عەکسەوە لە قەڵەمدا چۆن دەزانی بۆ لەخوا ناترسی بۆ لەخوا ناترسیت بۆیە وریابین براکانم ئەها ئینەها لەقیسمەة ما ئورید بها وجه الله طبعا ئەمە چێ دەرچوو لە ئاخیری ذو الخوەیسرە دەرچوو ئەوەی کە باوکی گەورەی ڕوحی چێیە هەموو خەوارج و تەکفیری و توندڕەوەکانە ئەوە ئەخلاقی ئەوانە ئەوەی غلووی هەبێ زێدەڕەوی هەبێ توندڕەوی هەبێ جا لە بابی تەکفیر بێ لە بابی تەبدیع بێ ئامادەن قسە لەسەر نیەتت دەکەن قسە لەسەر نیەتت دەکەن ئەوەی غلووی لە تەکفیر هەیە یەکسەر تۆ کافر دە ئەمە دژی ئیسلام و مسلمانانە ئەمە کار بۆ جوولەکە دەکات وڵای بەزەیم پێت دادێتەوە نەبێ من زۆر متەئەثیر بم و خەم بخۆم بەم قسەیتەوە بەزەیم بە عەقڵت دادێتەوە کە خۆت وا بێ عەقڵ دەکەیت قسەیەکی ئاوا دەکەی بۆ قیامەت زۆر لەسەر دەکەوێت ئەوەی تر غلووی تەبدیع ئەمە دژایەتی ئەهلی سوننە دەکات چۆن دژایەتی ئەهلی سوننە دەکات ئەمە دژایەتی سنت دەکات دژایەتی ئەهلی سنت دەکات دژایەتی عولەما دەکات ئەم قسە گەورانە قسەی ئینسانی بێعەقڵە قسەی ئینسانی نەفامە وەرە کاکە حکم بدە لەسەر ئیش و کردەوە قەیناکە وە ظاهیرە بڵێم قسەیە غەڵەتە ئەم فتوایە غەڵەتە ئەم کردەوەی بەڵێ ئەمما ڕێک دەی لەسەر نیەتەکەی دادەبەزی کاچی تەکفیری تەکفیرت دەکات و تەبدیعیش تەبدیعت دەکات یەکسەر ئەو دەتکاتە دژی ئەهلی سوننەویش دەتکاتە دژی ئەهلی ئیسلام ئەمە غەیری منداڵ بازاڕی نەبێ هیچی تر نییە نەوەڵە نەغیرەتە لەسەر ئیسلام و لەسەر ئیمان و لەسەر سنت وەنە عەقڵیشە و نە تەقواشە بەڵێ